بەڵێ ترشانتی حکوومەت یاریمی کوردستان لە بەغدایە لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی کۆ دەبنەوە کۆمەڵک بابەتی گرنگ هەیە کە پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەمواری یاسای بودجە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیەوە بڕیارەکە قسەی لەسەر بکرێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە ئامانجی سەردانەکان و هەروەها دەستکەوتەکانی کوردستان لە کۆبوونەوەکانی لەگەڵ بەغدا لەگەڵ بەڕێز سیپان عەزیز ئەندامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵما زۆر بەخێر بێ. جارێکی دیکە شانزی حکوومەت یاریمی کوردستان چۆتەوە بەغدا دەمە چەندین جارەکە هەرێمی کوردستان پێداگری دەکات کە کێشەکانی نێوان هەولێر و بەغدا لە ڕێگەی دانوستان و وتوێژەوە چارەسەر بکرێت. ئایا پێتان وایە ئەم جارە هەرێمی کوردستان ئەتوانێت دەستکەوتێکی بۆ فەرمانبەران بۆ موچەخۆران و بە داهاتووی ئابووری هەرێمی کوردستانیش هەبێت؟ ئەو کاتەتان باش، ئەو کاتەی بینەرانی بەڕێزیش باش بێ. دیارە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەدەستهێنانەوەی تەواوی ئەو مافانەی کە دەستورین و یاساینی خەڵکی هەرێمی کوردستان بە بێ ماندیبوون بە شەونەخونیەکی زۆرەوە شەو ڕۆژ کار دەکات کە ئەو حاڵەتەی کە ئەمڕۆ هەرێمی کوردستانی تێدایە ئەم قەیرانە دارایی کە چەند ساڵە لەلایەن دەسەڵاتدارانی عێراقەوە فەرزکراوەتە سەر هەرێمی کوردستان چارەسەرێکی لەم دۆخە بکرێت. بەڵگەشمان بۆ ئەم دڵسۆزیەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە کە دەبینین ڕۆژانە شاندی هەرێمی کوردستان دەچێتە بەغدا بە مەلەفی گرینگەوە بە ئامادەکاریەکی تەواوە لە پێناو ڕێککەوتن چەندین جاریش ڕێککەوتن کراوە، بەڵام هەمیشە ئەرقەلەیەک یان ئاستەنگێک یان تەفسیرێکی جیاواز بۆ هەندێک لە بڕگەکان دەکرێت تەنها لە پێناو ئەوەی کە ئەم دۆخەی هەرێمی کوردستان یان دووەکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم بەردەوام بێت. ئەمڕۆژ وەکو ماوەکانی ڕابردوو شاندی هەرێم سەردانی بەغدای کردووە، حتمما کۆمەڵە تەوەرێکیان تەنها تەوەرێک نییە کە هەڵوەسەی لەسەر دەکەن. یەکێک لەو تەوەرانە مەوزوعی موچەی سێ مانگە کە حکوومەتی فدرالی نەیناردووە بە لێکدانەوەی حکوومەتی فدرالی دەیکاتە مانگی 10 و 11 و 12، بەڵام بە لێکدانەوەی عێراق دەکاتە 7 و 8 و 12، بەڵام لێکدانەوەی خۆمان دەکاتە 10 و 11 و 12. سێ مانگی موچەی فەرمانبەران دەفەوتێت یا دەدرێت بە فەرمانبەران ئەو 700 میلیاردە دەکرێت دەدوایە سەردانی ئەم شانزە بۆ هەرێمی کوردستان بنێردێت. ئەوەکو پێشووتر پێویستە جارێکی دیکە شام بچێتەوە بۆ بەغدا چی دەکرێت؟ خۆی مافێکی دەستوری خەڵکی هەرێمی کوردستانە. مەوزوعەکەش قەرزە دەدرێت، هەرچەندە ئێمە پێمان وایە بەبێ قەرز دەبێت موچە و بودجەی هەرێمی کوردستانە دابین بکرێت. بەڵگەی دەستوری هەیە، بەڵگەی قانونی هەیە، بگرە لەو موازنەی کە خۆیان پەسەندیان کردووەش دەبێت کار بەو ملحقە بکرێت کە باس لە ناردنی مانگانە 775 وەکو تعویضاتی موظفین و بەدیلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان مانگانە بنێردرێت. بودجەیەک کە بەبێ ویستی ئێمە و بە فەرزکردنی ئەوان پەسەند کراوە، بۆیە مەوزوعی ئەو سێ مانگە نابێ بفەوتێ. یەکێک لە هۆکارەکانی سەردانی ئەم شاندەش بۆ ئەو بابەتەیە بە جددیەوە کاری لەسەر دەکرێت، وەکو ئەو میکانیزمەی کە مانگەکانی دیکە مانگی سێ مانگی ڕابردوو موچەکانی پێناڵ قەرز بوو قەیچێکە قەرز با بۆ سێ مانگی تری زیاتریش بدرێت بۆەوەی ئەمما ساڵات تەواوی موچەی فەرمانبەران. ئاماژەتان بە یاسای بودجە کرد بەبێ هەندێک لە خاڵەکانی یاسای بودجە دەستکاری کران پرۆژە یاسا کە دواتر تێپەڕەنرا لە پەرلەمانەوە. ئەم جارە شاندەکە لەسەر هەمواری یاسای بودجە قسە دەکەن. ئەو مادۆ خاڵانە چین کە حکوومەتی هەرێمی کوردستان پێداگری لەسەر دەکات بۆ هەموارکردنەوەی؟ مادەکان زۆرن، یعنی ئەگەر جیاوازیەک مقارنەیەک لە بینی اتفاقی حکومی بکەین کە لەلایەن هەردوو حکوومەتەوە کرا لەسەر ئەو بنودانەی ئەو مەوادانەی کە پەیوەستن بە هەرێمی کوردستانەوە و لەگەڵ ئەوەی کە لە ئەمری وەقع لە پەرلەمانە پەسەند کراوە جیاوازیەکی زۆر هەیە. ئێمە پێمانەوە هەر هیچ نەبێت، دەبێت ڕێز لەو ئیتیفاقە بگرێت کە پێشتر کراوە. تعدیلەکە دەبێت هەوڵ بدەین ئەو ئەگەر تعدیل یان هەمواری قانونی موازنە بکرێت زۆرترین گەڕانەوە بێ بۆ ئەو اتفاقی کە پێشتر کراوە. دانوستانەوە ئەمە دەکرێت لە ڕێگەی ڕێککەوتنەیە لە ڕێگەی پەرلەمانەوە یا لە ڕێگەی دادگاوە چۆن دەکرێت؟ ئەمە خۆی بەپێی هەندێک بڕگە هەیە نادەستوریە، یعنی دەیان مادەی دەستوری بە وازحی هەیە کە دەسەلمێنێت ئەم بڕگانەی کە لە پەرلەمانە دەرچوون نادەستورین. بۆ نمونە ئینفاقی فعلی مستەلەحێکی دەستوری و قانونی نییە. سەیری قانونی ئیدارەی مالی بکە عێراق کە حالیان بەرکارە لە عێراقدا
لە هەر شوێنێکدا باسی ئینفاق کرابێت تەنها ئینفاقە شتێک نییە بە ناوی ئینفاقی فعلی لە تەختیتی ئینفاقی ساڵانی داهاتوودا تەنها و تەنها لە کۆی وەحداتی حسابی لە موازنەی عێراقدا ئەم کەلیمەیە تەنها بۆ هەرێمی کوردستان بەکارێن ئەمە نادەستوریە ئەگەر محکەمەیەکی اتحادی عادل و بەڕاستی دەستورمان هەبوو ئەوە بە سەتاسەد پاش ئەم خاڵە نادەستوریە و قیزەوانە یعنی کارەساتە لە موازنەی هیچ وڵاتێک لە عالەمدا بگرە خودی عێراقیش جگە لە هەرێمی کوردستان تەحەدا دەکەم کەلیمەی ئینفاقی فعلی و یەکێک لە محافظەکانی تر 15 محافظی ناوەڕاست و باشووری عێراق یان ئەو هەموو وەزارەتانە و ئەو هەموو هەیئەی کە نەبەسراوە بە وەزارەتەکان لە عێراقدا بۆ یەکێکیان ئینفاقی فعلی بەکارنەوەتەوە ماعەدا هەرێمی کوردستان ئەمە مەوزوعی دەستوری دەبوایە پێشوەخت محکەمەی ئێتحادی ئەو بابەتەی هەڵبوەشاندبەوە بەڵام کە هەڵ نەوەشاندەوە ئێستا ڕێگای تر هەیە ئەو ڕێگاوەیە تعدیلەکە پێویستی بە زۆرینەی پارلەمان هەیە زۆرینەی پارلەمانیش پێی بەبێ اتفاقی سیاسی لە دەرەوەی پارلەمان ناکرێت دەبێت وەکو ڕێکارەکان ئەوەیە سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەڵبستێت مەشروعی قانونی تعدیلی موازنەی 2023 24 25 ڕەوانەی پارلەمان بکات اتفاق لە دەرەوە بکرێت گەر اتفاق نەکرێت ئەمە ئەم نیسابە زۆر باشە بە هەموار یاسای بودجە کێشەی بودجە لەگەڵ نێوان هەرێمی کوردستان و بەغدا چارەسەر دەبێت کێشەی موچەی فەرمانبەران نامێنێت ئەگەر بە کورتی پێم بڵێ خۆی لە ڕاستیدا ئەگەر نیەت هەبێ کێشەکان چارەسەر بکەن کێشەکان چارەسەرێک چکە ئێمە یاسایەکمانەیە لەسەروی یاسا دەستورمانەیە ئەگەر وادا بنێ لەو فەرەزنا حتا مادەی کەلیمەی ئینفاقی فعلی هۆکارێک بێت بۆ ئەوەی کە ئەو خەرجیاتانەی تەخمین کراوە بۆ هەرێمی کوردستان بن بە واقعی نەنێردرن چونکە بە فعلی خەرج نەکراوە وەکو مستەلە بە شێوازێکی زمانێکی اقتصادیانە بەڵام ئێمە مادەیەکی دەستوریمان هەیە مادەی 121 دەستور بڕگەی سێەم بە ئاشکرا بە وازحی باسی لەوە کردووە حکوومەتی فدرالی دەبێت بەشێک لە داهاتە فدرالیەکان بۆ ئیدارەدانی هەرێم و محافظەکان تەرخان بکات کە بەشی ئیدارەدانی خۆی بکات لەگەڵ ژمارەی دانیشتوانی پێشچاو بگیر ئەگەر ئێمە تەنها کار بەو بڕگەی دەستور بکەین ئەوە هەر پێویستی بە هیچ ڕێکاری تر نییە بگرینە بەر بەڵام ئەگەر نیەت نەبێ موازنەش دابنرێت و هەر دلیلێک دەبینەوە کە عقلیەتێکی شۆڤینی خۆیان بەسەر ئەدای اقتصادی بەرامبەر بە هەرێمی کوردستان دەستیشان بکەن بەڵام ئەم جارە کەمێک جیاوازی هەیە هەبوونی کەسێکی وەکو بەڕێز سوودانی لە باڵاترین دەسەڵاتی جێبەجێکردن لە عێراقدا بۆ ئێمە تاڕادەیەک جێگای باشە جێگای تەقدیرە جێگای ئەوەیە کە پشتی پێ ببەستین دەمێنێتەوە ئەوەی تر کە دوو خاڵی زۆر گرنگین ئەنجومەنی وەزیران بەگشتی لەگەڵ پارلەمان ئەم دوانە دەتوانن بە شێوازێکی گشتی تعدیلی موازنە بکەن لە هەمان کاتیشدا حکوومەت و وەزیری دارایی و وەزارەتی دارایی ناچار بکەن پابند بن بە و یاسایە کە لە پەرلەمانە دەرچووە کە پەیوەستە بە ناردنی موچە و بودجەی هەرێمی کوردستان زۆر باشە بەڕێز سیپان عەزیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لەگەڵ سپاس زۆر سپاس